تۆی نوێژەکەمانین قەبرستانێک کراوەتەوە لێرە خێرخوازان الحەمدولله چەند مسلمانێک هەڵسا بە ئیشی ئەوە ئیشی حکوومەتە طبعا حکوومەت ئەو ئیشەی بۆمان نەکرد هەرچی قەبرستانێ ماڵها لەبانی وە خۆتان زۆربەتان بینیوتانە قەبرستانەکە نێزگەی 52 دائیرما دائیری بەسیم گیراوە و غرفەی بۆ کراوە و حەفاری بۆ کڕاوە و زەویەکە کڕاوە و چەند مسلمانێک خوای پەروەردگار جەزایان بەخێر بداتەوە پارەیان داوە بۆ ئەوانە هەر کەسێ دێ ئەلێ بەڕاستی ئەمە ئیشێکی زۆر چاکە هەر کەسێ قەبرێ بۆ جەنازەیە بکا ئەو وەک ئەو وایە هەتا وەکو قیامەت خانگێکی دابوو پێی و کرێ لێ نەسەنیوی یعنی خان و حەوشێ بدەیتە ماڵێک کرێ لێ نەسەنی هەتا وەکو ئەمرن چی خێرێکە ئەو قەبرەکە هەڵێکەنی لەو زەویەدا وەکو ئەوە وایە جا مسلمانان کە هەڵساون پێی الحەمدولله تقریبا نێزگەی 13-14 ملیۆن لەسەری قەرزارن خەڵکی داوای قەرزەکەیانەکە پارەی ئەو سیمە و ئەو سەبوو ئەو شتانەکە لەوێ کراوە بتوانن یارمەتیان بدەن بەڕاستی جەزایەکی زۆر گەورەیە لە لای خوا بەڕاستی وتمان ئەوە ئیشی حکومەتە نەیکردە خۆمان هەڵساوین الحەمدولله حکومەتش ڕێی داوە هەرماڵیان ئاوا بێت ئەو ئیشە خێرە چاکەمان کردووە بۆ مسلمانان و داواکەی نەخوای گەورە جەزایان بەخێر بداتەوە ئێوەش بتوانن یارمەتیان بدەن بۆی ئەو قەرزە. بەڵێ خۆشەویستانم ئێستاش چاومان بە سەرپەرشتیاری گۆڕستانەکە ئەکەوێ برای بەڕێزمان کاک شێخ عەلی بۆی چەند پرسیارێکی ئاراستە بکەین و بزانین ئایا ئەم گۆڕستانە بە شێوازێک بەڕێوە چێ و چ لایەنێک داعمی مادی ئەم گۆڕستانە ئەکات. کاک عەلی السلام عەلیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. کاک عەلی بە حکمی ئەوەی کە بەڕێستان سەرپەرشتیاری ئەم گۆڕستانن ئەم گۆڕستانە لە ساڵی چەند دامەزراوە و ئەرکی بەڕێوەبردننی و داعمکردنی لەلایەنی مادیەوە لەلایەن چی بەڕێزێکەوە ئەدرێت و پێشکەش ئەکرێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەم گۆڕستانە لە سەرەتای ساڵی 2011 لەگەڵ مامۆستا ڕەمەزانی ڕەحمەتی خوای پەروەردگار عافی بکات لەگەڵ ئەو پیاوە بەڕێزا و چەند موسڵمانێکی ئەهلی خێری شاری کەرکووک هەڵسان بە دروستکردنی ئەم قەبرستانە. سوپاس بەخوا تا لە سەرەتاوە خەڵکانێکی زۆر بە جۆش و خۆشەوە هاتن هاوکاریمانیان نەکرد دەستی هاوکاریان درێژە کرد و یارمەتیمانە نەدا بۆ دامەزرانی سیاج و دروستکردنی دانانی کڕینی حەفارە و دروستکردنی بیناکانی ناوی ئەوەی کە پێویست بووکە ڕاکێشانی کارەبا و خەڵکی زۆر تەبەڕوعێ کرد و هاوکاریمانە کرد بەڵام ئێستا وا ئێستێمە 2020 تەسەوری ئەوەمان نەئەکرد کە ئەم قەبرستانە بە مودەی ئەم 9 ساڵە ئەوە نە جەنازەی تیا بنێژرێت. بەڕاستی ئێستا ئێمە حەقیقەتەن لەناو واقعەکە ئەژین ئەم قەبرستانە ڕۆژانە ئەگەر لەیەکی بدەیتەوە هیچ ڕۆژێ لە 6 جەنازە 7 جەنازە کەمتریان نانێژرێت. ئێمەش حەقیقەتەن هیچ لایەنێکی پەیوەندیدار هیچ کەسێکی ئاهلی خێری تایبەت خۆی تەرخان نەکردەوە کە ماگانە شتێکمان بۆ دیاریکە کە بتوانین چۆن بڵێ لەسەر ئەم پرۆژە خێریە بەردەوام بین و ئیشەکەمان نەوەسین لەسەری بە پشتیوانی خۆش ناوەسین لەسەری. داواکاریت لە موسڵمانان چییە؟ وڵی داواکاریمان لە مسلمانان ئەوەیە حەقیقەتەن ئێمە ئێستا حەفارەکەمان زۆر کۆن بووە و حەقیقەتەن ڕۆژانە جاری وایە 20 قەبرەڵەکەنین. ئێستا بەشی کۆرۆنەمانیش تایبەت کردووە مەساحەیەکمان دیاری کردووە نێزگەی 15 دوێنمە سیازمان کردووە تایبەتمان کردووە بەشێکیان بۆ مەجهول الهەویە ئەوەی لەگەڵ جەماعەتی مستەشفیات تەنسیقمانەیە بەردەوام کە کاتێ جەنازەیەک بێکەس نەناسراو بێت لە مستەشفیاک بودەیە کە مێنرێتەوە بەلەدێ خۆی تێ بەڕەخەم ئەینێژە شوێنێکی تایبەتمان بۆیان دیاری کردووە و شوێنێکمانش تایبەتتر کردو بۆ ئەو کەسانی کەوا بە نەخۆشی کۆرۆنا ئێستا وەفات دەکەن کە لەم کاتێشە حەقیقەتەن والله ڕۆژ وایە 10 جەنازە ئەنێژرێ ڕۆژێ 6 ڕۆژێ 7 ڕۆژێ 12 تا 15 جەنازەمانیش ناشتووە لەم قەبرستانە و حەقیقەتەن ئەویش حەفارەکەمان زۆر بێتوانە بووە هیلاکە کۆنە بەڕاستی ئەگەر بێت و مسلمانان هاوکاریمان بن هاوکارمان بن بۆ کڕینی ئەو پارچە عەرزە و بۆ کڕینی حەفارەیەک حەقیقەتەن و ئەو قەرزاریانەش کەوا لەسەرین ئێمە حەقیقەتەن لێرە داوا لە مسلمانانەکەین با هاوکارمان بن خوای گەورە موفەقیان کات. بەڵێ خوای گەورە پاداشتی خێرتان داتەوە. برای کامیرەمان پێم خۆشە ئەو بەردانەی کە بۆی بینەرانیش بزانن بۆچی سەرفەکرێەوە لەکوێ دائەنرێ مەبەست لەو کێڵە نییە کە ئەڵێن بەردەکان پارە سەرف بکەین بەو کێڵانەوە
مەبەستمان لەو بەردانە و بەردەیەکە لەگەڵ گۆڕەکەیە لێراکە دائەنرێ و لە کاتی ناشتنیشە 5 بەردی پێویستە لەسەر جەنازەکە دانرێ بۆ ئەوەی خۆڵەکە ڕاستەوخۆ نەچێتە سەر ئەو جەنازەیە مەبەست لەوە ئەو بەردانەیە هەڵبەتە ئەوش بە پارە ئەکردرێ وەکو کاکعالی ئاماژەی پێکرد نزیکەی 6-7 ملیۆن قەرزارن لەسەری و داواکەم لە ئێوەی بەڕێزیش کە هاوکاری ئەم گۆڕستانە بکەن چونکە یەکێک لە دامەزرێنەرانی ئەم گۆڕستانە مامۆستا ڕەمەزان بوو کە ئێستا ئەو گۆڕەکەیەتی لەوێکە پێش ئەوەی بێت بۆ عێراقە لە پێش خۆیەوە شتێکی زۆری تەقدیم کرد خوای گەورە لێ قبول بکات و هەروەها مامکەری مام ئەمین هەمویان ئێستا لێرە نێژراون ئێوەش هەوڵ بدەن پێش ئەوەی بگەن بە گۆڕستان هەوڵ بدەن لە پێشی خۆتانەوە شتێک پێشکەشی قیامەتان بکەن خوای گەورە پاداشتی خێری هەموو لێداتەوە و هەر بە ڕێزێکیش پێی خۆشە کە هاوکاری ئەم گۆڕستانە بکات ژمارەی کاک شێخ عەلی و کاک حاجی عوسمان لەگەڵ ڤیدیۆکەی هاوپێچەکەین دەتوانن دایانین لەسەر شاشەکە دەتوانن پەیوەندیان پێوە بکەن و هاوکاریەکانتان بگەێنن خوای گەورە پاداشتی هەموو